وەک دامەزرێنەر و بەڕێوەبەری گەلەری ئێستا کە لە ساڵی 2010ەوە دەستمان بەکار کرد لێرەوە حەزەکەم بە خۆشحاڵی خۆمان دەربڕین دوای ماوەیەکی زۆر دابڕان لە کار و چالاکیەکانمان کە بەهۆی نەخۆشی کۆڤید 19ەوە لە چالاکیەکانمان وەستاین ئێستا کە ئەم دوو پێشانگای هونەرمەند قەرێنی جەمیل نیگارکەشان و دکتۆرە نائیمە محەممەد سیرامیک تقریبا 2 ساڵە ئێمە کارمان لەسەرەوە کردو کە ئەم دوو پێشانگایە جێبەجێ بکەین. ئێستا خۆشحاڵین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەیە و پێشانگاکەش 3 مانگ بەردەوامە بێت. هەموو ڕۆژێک جگە لە ڕۆژی یەکشەمان کراوەیە لە سعات 2 تا 5 ئێوارە. ئامانجی سەرەکی ئێمە لە ڕاستیە کە پێشانگاکانمان بە جۆرێک تەعاملەکەن و بە جۆرێک ئەهێن ئەنجام لە شێوازی مۆزەخانە نەک گەلەریە کە بۆ هەفتەیەک بێت یا 2 هەفتە بێت. بۆیە ئەمانەوێت مەسەلەن 3 مانگ بخایەنێت. لەو 3 مانگەیە ئێمە جگە لەوەی کە بینەری هونەر و هونەرمەندان و ئەوانەیە عاشقی هونەرن لێن سەردانەکەن ئێمە گروپی مناڵان و گەنجانە یعنی لە مەکتەبەکان وەرکشۆپیان بۆکەین باسییان بۆکەین لەسەر هونەری شێوەکاری لەسەر سیرامێک و بەمەش تاکو ئێستا کە لە 2010ەوە بەم جۆرە ئیشەکەین فیدباکمان هەیە لەلایەن خەڵکەوە کە کاریگەریی زۆری هەبوو لە ناو جمهور و هونەرمەندانە. ئێمە هەدەفی سەرەکیمان پێشکەشکردنی توانای شاراوەی گەنجان ئەوانەی کە تاکو ئێستا دیار نین و لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە زۆر بەناوبانگن وەکو مامۆستا قەرێنی و دکتۆرە نائیمە بە شێوازێکی پرۆفشناڵ و بە شێوازێکی پەرفێکت بین ئیشەکانیان جارێکی تر تەقدیم بکەینەوە پێشکەشی بکەین لە چوارچێ و لە سیاقی ئەم هۆڵ و نمایش و گەلەریانەدا. پرۆژەی خەونی خەونەکان لە ڕاستیدا پرۆژەیەکی چەند تابلۆیی بوو بەس لەو پیشانگایە ناونیشانەکەمان بەگشتی دانا. ئەو پرۆژێش ماوەیەکی زۆرە بیرم لە کردوێتەوە هەرچەندە خۆی بابەتێکی نووسین هەیە پێشتر بەس من هەوڵمدا ئەو تابلۆیانە دەربڕینێکی تراژیدیا بێ دەربارەی مێژووی ملەتێک مێژووی جوگرافیایەک مێژووی ملەتێک وەکو بەسەرهاتەکانی کۆن و نوێ و داهاتوشی. اینجا ئەو خەونی خەونەکان لەوەوە دێکم من باسی خەونێک دەکەم لە نێو خەونەکاندا کە زۆر زیان نییە لەگە خەونەکانی تر با بڵێن هەمان تراژیدیایە هەمان کێشە و ئازاری خەڵکانێکە کە هەموو وەختێک هەی بووە. ئیتر ئەوە بوو کە پێکات لەو پیشانگایە.